هەر مامۆستایە گوتاریدا زۆر گرینگە ئەوەی دانیشتۆ دوعای بۆ بکە ئەوە زۆر گرینگە ئەتوو کە دادەنیشی مامۆستای گوتاری دەدا ئەتوو لەوێن دەردانیشتی ماوە دڵی خۆل لەگە خوای گەورە ڕبت کە و دوعایەکی زۆر لە بۆ ئەو کەسەی بکە وتاری بدە ئەو خاڵە زۆر ئیجابیە لۆلەمانی عقد و بغز و حەسوودی زۆر کاریگەرە ئەمن ئەوەی لە چێ فێر بووم ئەو تەجروبە مەزبوعەکانە پێیان دەڵێن جەماعەتی تەبلیغ و داوە ئەوانە سوبحان الله زۆر شتی هەڵوێستی غەریب و عەنتیکیان هەیە یەکەشیان هەیە یەک لە قوتبەکانیتیان ناوی دکتۆر عەبوودە دکتۆر عەبوود دکتۆرای لە ئەمریکا تەواو کردێ لە فیزیان یعنی زۆر زیرەکە لە ئیشی خۆی تێم لە ئەمریکای بووم چەند ساڵە لە 30 ساڵە ماڵم لە ئەمریکایە ئەمریکی سرفم نەسمێر نەڕدێن هیچم پێ نییە لە شەریکەکی ئیش دەکەم شەریکەیەکی سیارات هەموو ساڵی ئەو شەریکەی سیارەکەم لۆ دەگۆڕی ئەو ساڵ سیارەکی نوێ دەراوە کەونەکەت بدەوە ئەو سیارە نوێی باشە ئەوەندە لە ژیانێکی هالیاوی و ژیانێکی ڕەفاهیەتدا بووم تۆ ڕۆژێکی دەڕۆیشتم لەو شاری خۆم دیتم سێ هیندی وا لە ناوەندی جادی ڕاوەستانە قسەی دەکەن ئەمیش گوتم وەڵڵای ئەو هیندیانە غەریبن لێرە با بچم برم لە کاکە ئەو چێن دەرتان دەوێت لۆچە هاتینە ئێرە گوتی سیارەکەم ڕاگرت و چوم لێم پرسی سەلامم کرد تیان کە سەلام کرد ئەسەلامو عەلەیکوم دیارە تیان زانیان ئەمن موسڵمانم وەڵڵا ئەوەی سەلامیان جواب داوە گوتی بە ئینگلیزی پێم گوتی تو مێکەشان ئینگلیزی دەزانی گوتم کاکە ئەرێ بێزەحمەد ڕێتان بزر کردیا لە فندقی دەگەڕێن لە دوو چێ دەگەڕێن گوتی نا ڕێمان بزر نەکردیا زۆر سوپاست دەکەین مەمنون ناوەڵە ئەوە ئەمە هەر ئیشێکمانەیە مەشوەرە دەکەین لە جادەی قسان دەکەین گوتی یەکەشیان گوتی دەباشە مادەم ئەو پیاوەتی لەگەمە کرد ئەوە کارتی عنوانمان ئەگە بێ سەرەکمان لێ بدەین گوتی وەڵڵاهی با بچم تی عەسرێکی چووم تی مەوعیدم دانوتم فلان عەسر دێ گوتی عەسرێک بوو چوومە لایەن تو مزگەفتێکی کچکۆکەیان هەبوو لە شوێنێک ئەوەی قاتێکی خوارەی ئەوەی بوو بڵین شوقەکی بوو کردویانە مزگەوت گوتی وەڵا زۆر بە ڕەحابەتیەوە زۆر بە احترام زۆر بە خۆشی ئیستقبالیان کردم سێ کەس بوون گوتی کە دانیشتن هەر سێکیان بەرامبەرم دانیشتن و ئەحواڵ پرسییان کرد یەکیان ڕۆیشت چوو خەریکی ئاو چای هێنات ئاو قاوەی هێنا گوتی یەکێکیان دەستی بە قسان کرد یەکیشیان هەر 5 دقە دانیشت ئەویش بزر بوو تی شوێنێکیان هەبوو ئەوە مینبەر بوو ئەوەی بەداریان دروست کرد بوو کەوتاری گوتی چۆ پشتەوێندەر غورفەچی لێ بوو تی تەوا گوتی ئەوەی ماوە لەگەڵم دەستی بە قسان کرد تی باسی ئیسلامەتی کرد باسی عەزەمەتی خوای کرد باسی ئەو پەیامەی کرد و باسی قورئان وتی ئەمە هێدی دڵم نەرم دەبوو تی بە حەیاتم ئەو قسانە نەبیستە بوو هەر مۆتەبیش نەبووم بەو قسانە گوتی وەڵڵاهی حەرارەتێک و گەرماتیەک و دینداریەک هاتە ناو دڵم نەبیتەوە گوتی تقریبا نیو سعاتی کێشە ئەو قسانە گوتی تەواو گوتی جا پێمان خۆشە بەڕاستی ئەتوو بە گەرمان کەوی بێ ئەوان یەک عادەتیان هەیە کابرا عالم بی جاهل بی فەلاح بی نەجار بی کرێکار بی کە گوتی بەگەرتان دەکەم یەکسەر دەیبەن لۆ داوای دەیبەن کاکە سێ نەوع چوونە دەریان هەیە سێ ڕۆژیان هەیە 40 ڕۆژیان هەیە سێ مانگیان هەیە ئەو کابرایە 40 ڕۆژ لەگەریان دەچی لەگەڵیان دەژی شەو ڕۆژ لەگەریان دەژی دێتەوە نەوعەچیت کە فێرە قسە بووە فێرە ئاداب بووە فێرە نوێژ بووە فێرە تاعەت بووە فێرە هەموو شتەکانی دەکەن تی وەڵا وتم بابە وەڵا دێم لەگەرتان کەن گوتی وەڵا ئەوەکمان هەیە جەماعەتێکمان هەیە لۆ داوای 40 ڕۆژ ئەگە بێ گوتم دێم تەبعان دوای گوتی کابرا هاتە دەرێ دیتم ئەوەی چووە بن میحرابەکەی گوتی دیتم هەردوو چاوی سۆر بوویتەوە گوتی کە بەگەریان کەتم و شارەزایان بووم ئەو زەزانیم عادەتی وانە ئەو زۆرەیە ئەگەر یەکێک قسێک بکا بۆ یەکێک کە داوای بکا و بۆی خوا هیدایەتی بدا ئەویت کە دانانیشی بزانم برام چ دەرێ نەقدی لێ بگرم حەدیثەکەی وەکی مامەسای گوتی ضعیفە یان صەحیحە دەچی دەگیرێ سەر لە سوزدەیدا دەرێ خوایە ئەوە نەڕوا ئیلا هیدایەتی بدەیت خوای قسەی ئەو برایم کاریگەری هەبی خوای هەموو علمەکەی بەبیر بینیوە خوای ئیخلاسی بدەیت دەگوت دەپارێتەوە حتا خوای گەورە دوعایەکەی قبوڵ دەکە و کابرەش هیدایەت دەدات سبحان الله تی ئەوە ئوستوبی مەیە بەڕاستی ئوستوبە لەناو ئێمە نییە ئێمە یەک دادەنیشی قسەی دەکاویت کە بۆی دادەنیشتی وەکو ئەستێرە بزانم مامۆستا قسەیەکی غەڵەت ناکە بزانم سەهوەکی ناکە بزانم حەدیثێکی غەڵەت ناکە بزانم ئایەتێکی غەڵەت ناکەینەوە لۆی ئەمە هیچ فێر نابین لۆی هیچ فێر نابین ئەو وەختی فێر دەبین کە بەڕاستی دڵمان لەگە یەک سابی و دوعای لە بۆ یەکتر بکەین